ئەو کاتتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرکوێیەک هەن سلاوی خۆی گەورەتان لێبێت خۆشحاڵم لە حەڵقەیەک نوێی بەرنامەی هاوڕێی تەمەن پێتان شاد بم. لەگەڵ دەرکەوتنی مانجی ڕەمەزان کاتی مانجی ڕەمەزان وەکو داوە دەرزیەک لە ئاسمان دەردەکەوێ ئاپۆڕای خەڵک لە پێش دوکانی تورشی فرۆشەکان دەوەستن. تا ئێستا نەمزانیە ئەو هاوچێشە لە بینی ڕەمەزان و تورشی چییە. بۆیە ئەو شەو خۆشحاڵ بووم بە میوانداریکردنی کۆمەڵێک لەو تورشی فرۆشە پێشەنگەکانی شاری هەولێر کە هەر لە کۆنەوە لەو پیشەیە کار دەکەن و وەکو بڕاندێکیان لێ هاتووە لە شاردی هەولێر. خۆشحاڵم بە میوانداریکردنی هەریەکە لە سەید ئەحسان. کاک سەید بەخێراتی. مام عوسمان بەخێراتی. حاجی سامی حاجی سعدی کاکە بەخێراتی. کاک حاجی باشە کاک سەید بالەوەی دەست پێکەن چ عیلاقەکەیە لە بینی ڕەمەزان و تورشی؟ لو يعني ئەوەندە زیاد دەبی خەڵک ئەوی دەستە سەر تووشی ڕەمەزانە بەخۆی بە مانجی ڕەمەزانی مبارەک سەر خواردنەکە هەنی نەفسد ئەوە دەکا نەفسنت دەکا هەنێ ئەوجا تورشی یەک لەوانەیە کە بە خۆت بە ڕۆژی کە تەماشا دەکەی لیکاوت دێتە خوارێتەوە ئەوە تورەوە شتێکی زۆر یعنی نایاب و خۆشە لەو کاک سەید لە قەدیمەوە هەروە بووە؟ هەروە بوو. یعنی فرۆشیتان لە مانجی ڕەمەزانێ؟ ئەمن لە ساڵەکانی هەفتایەکان لەو سنعەتەی بوویمە مانجی ڕەمەزانێ لە مەحەلێ دائیمەن دوو شاگردمە بوو دەمکردە 4 شاگرد 5 شاگرد. يعني ئێستا تۆ حەز دەکەی 12 مانگ ڕەمەزان بێ؟ طبعا ئەوە گەرەوە بێرە ئەوە یعنی ساڵەکانی هەفتایەکان خۆمان هاتمە ناو ئەو سنعەتەی هەرووامان دیتە هەروە بووە ئیزدحام یعنی علاقەی نییە بە وەختێک بە وەک هەروە بەردەوام بووە هاوین بووە جستان بووە. کاک سەید لەوانەیە لە پێش هەفتاش هەروە بووبی؟ وەڵڵی پێش هەفتاش وا بوو بەس ئەوەندا لە هەولێرە تورشی زۆر ئەو نەبوو بڵاو نەبوو پاش هەفتایەکان زیادی کرد. ئەمن لە ساڵەکانی هەفتایەکان ئەمن و حاجە عوسمان حاجە عوسمانش تقریبا لە هەفتایەکان لەگەر هاتە ناو ئەو سنعەتەی پێشەمە چەند کەسەکە بوو یەک لەوانە حاجی خورشید خدا ئافریکا خورشید تورشی فرۆش لە کۆڵانی عارەبان بوو خێزانەکەشی دادەشانێ خەڵک دەچوو بە سەفەر تاس و پەقرەج ئەوانە ئەوە حاجی خورشید بوو یەکیش ئەینە لەگەر وەی ئەوە بوو ئێستا وازی لێ هینایە توانی بەهاراتی هەیە بەو دەمەی ناوەکەی لۆنای ئەوانە بەس هەولێرێ تورشی بەس دستانان ئیشیان دەکرد محەلی ئەوەیان هەبوو بەس لە پاییزێ توانیان دادەنا بەهارێت توانیان قەپات دەکرد مەوادەکەیان سەرف دەکرد هاوینان تورشی نەبوو لەوە تورشی فرۆشی نالم ئەو دووسێ کەس هەبوو وەچ بەبیرت هاتۆ دێمەوەکنت کاک حاجی عوسمان ئەتوو لە مێژە لەگە کاک سەیدی لە مێژە یەک ساڵ دەستمە بە ئەوشە کرد لۆ یعنی ئەو هات تەمەشا دەکرێت کە تورشی لە مووسڵێ لە هەولێرێ خۆشترە ئەو شتە ڕاستە یان هەر قسە؟ وەڵڵی وا بزانم هەر قسەیە بەر قسەیە بە خوددا ئەمە هەر بۆ تەجوبە جاران مەسەن کاتچێ مووسڵمان دەکرد وەخت خۆی زۆر هاتچۆمان دەکرد بە پەستی بە موادکردین و ئەو شتانە بە خوددا بۆ هەدیەی وەخت خۆی ماستیان دەبرد ئەمە لە ئاخرەی تورشیمان بۆ دەبردن بە هەدیە مووسڵێ ئەرێ وەڵڵا باشە ئێستا کاک حاجی هەر ئەو چەند زۆرە تورشی هەبوو مەسەلەن؟ نا ئەو وەختی بەس تورشی سۆر و زەردە بوو سۆر و ئیچەوەندەری و چەوەندەر و هی موادی خیار و تەرۆزی ئەو شتانە موادەکانتان لەکوێ دەهینا کاک؟ موادەکە بەشی زۆری هێندێکمان لێرە دەکڕی هێنشمان لە مووسڵ لە بەغدا لەو جێگانە دەکڕی یعنی هەندیش ئەوها بڵێن چەوەندەرەوەها بەردەست زۆر دەچێنرا هەندە نەبوو هەندێک تورشۆرشەدا باوی نەبوو بە زۆری تورشی زەردەکە بوو لە هەفتایەکان کابراایش مووسڵاوی هات لە دەرکەی بازاری قەدیم تورشی دانا سرکەکەی ئەوە خەلی مڕگعین بوو هەناری مادەیش تێ دەکرد قاوەی بوو ئەوزە ئەمە مەسەن دەچون قاپمان دەبر بای درهەمەک 2 درهم لێمان دەکڕین دوایی ئەوە جەودەوەدا
بەخۆ دەزانیم چینە ئاگادای بێ بەخۆی لە هەولێر و لە کوردستان هەمووی ئەو تووشی بازاڕش کەم بوو هەموو ماڵەکان لە ماڵەکان دەکرێت لە ماڵخواان تووشیا دروست دەکەن لە ماڵان دەکرێت لە ماڵان خاوێن بەشخن حتا خەلەکەی سرکەی لای ترێ و ئەوان دروست دەکرد هەموو تەبیعی بوو هەمووی تەبیعی ئەرێ وڵڵا بەس ئێستا و خەلی مڕەکەس پەیدا بوو ئێستا ئەو شتانە زیاترە کاک حات سامی بێمەکنێت و سڕەکەیە لە تورشی لۆ مەسەن تو لە مالێ دروست دەکەی وەچویدی دەرنایە مەسەن نفسی خەڵتەیە مەسەن چەیە خەڵتەیە کە مەسەن وە دەکات تورشی چیەکە مەعلامبی لەو شتەی آخر ئەوان لە ئەوەشیمە کە پس ناکەن لە خێ ئەوشمەکە ئەوان فەوڕی لە ئاوێ ئەواشە گەرم تێ دەکەن بەێ سار دەبیتەوە خەڵی تێ دەکەن نای وەچیمە نییە ئەمە لە خێدا دەنێن 3 مانگ کەس هەموو دەبینن وەچت و ئەو دەکەنەوە سڕەکەی کەس دەگەێت 3 مانگ 4 مانگ دەمینێتن بەێ لە خێ دەکرێت لە خێ دەکرێت دوای دەردێن لەو خێ لە ئاوی شیرین دەکەیت مقدارەکانیش دەبی بزانی بە وەستایی چەند قیاسی چەند چ دەوێت چ ناوێتن ئەوان ڕاستن خەلی لە بازار دەکەن ئەو خەلەی دەکەن لە بازاری ئیرانیە ئەو خەلی ئەو خورمایە ئەمە خەلی مەجوایسترا جوانە باشە یعنی ئێستانگۆ بە خۆتان ینی ئێستا ئەوەی جوانە ئەنگۆ بە خۆتان تووشەکان دەکەن هەر کەسە بە خۆی دەیکا هەر کەس بە خۆیان توش خۆشتان دەخۆن بەێ دەخۆین توش خۆشمان دەخۆین نەکۆ جێندەك مەطعمی نانی خۆی ناوە خصوصا سۆرەکەی دەخۆین زۆرەکەی دەخۆن زەختی باشە زۆر باشە ئێستا کاک حاجی گوتت قەت ئەمن تورشی خصوصیم نەکردیە هەر ئەوەی خواردیتم لەگەر ئەوەی فرۆشتیتم فعلا ئەمن ئێستا لە ماڵێ یعنی پێشەوەش لە گەنجاتی لە منداڵیم حساب بکە بەڵێ تورشی بەچ بوویمە وەستای تورشی بەچە شاگرد نەبوومە لە جێیەکی ئیشم نەکردیا کەس معلوماتیمی نەدایت بخۆم بە ڕەغبەتم ئەوەندە حەزم لە تورشی بووە بوویمە تورشیچی دەلێم جاهێل بووم ینی لە ئیشی توغیان لە هەڕاتی لە مالێک گۆشکەمان هەبوو مالی داپیرم مابوونەوانە لەو گۆشکانە لە خۆم گەفسم دەکرد لە ئەوەمدا گەورە بوون وەنیە گۆشکانە گۆشکەی ئەوە ئەتیادی ئەوانم قەپز دەکرد خیار و تەرۆزی بخۆم دەمام کردە تورشی لۆ مالی خۆم دەم لۆ مالی خۆ ئەو بوو یعنی کاک سید لە ژێر زەمیتاندا دەنیێن جێیەکە لە حەوشێمان دادەنا ئەتیادی بەوەی ئەوە بوو بوویمە توش بەس لە میهنەکەی بابم کە گۆڕا بابم وەخت خۆی وەکالەتی پاکێتی لۆکسە بوو ئەوە نەما ئەمن ئەسواقەکەم کردەوە ئەسواق وەچی سوپەرمارکتی کسکە ئێستا ئەسواقە تەڵەبی هەبوو لەسەر تورشی شخصە بوو ئەسواقە بوو لە مووس لێ تورشیان دەینە لە مووس لێ دەیانینە بەتەنەکە دەیان فرشت وای حاجی ئەوجا ئەمن کە دیتم تەڵەبی هەیە وتمە من لۆ لە مووس لێ بینم بە خۆم دروست بەس کاک حاجی فترەی پێچوەتە خۆش بوو ئەو تورشیە بوو ئەوە تو دەتەوەنیە خۆش دەبوو نانە ئەوەلی مەسەن چەند جارێک محاولەت کرد هەتە دەرچوو لە دەست من ئەتیادی دەرم هینا لەسەر هەر تەریقەی خۆم لەو مالێم دەگرت بەوەی بە ناویدا ئەوە تقریبەن نێزەکە 50 قسو ساڵە من لەو سەنعەتە ئیشم کاک حاج عوسمان ئەتوش نەفسیشت دەستت پێ کرد یان مەسەن ئەمن ئەسواقمە بوو لە بەرەبەر نادی مۆزەفینی قەدیم ئەسواق ئەربیل ئەمن ئەو وەختی دەستم لە مووسڵەکەن تا هەمەلەکەوانە تورشیم دێنا کە تورشەکەمان دێنا ئەوانە بە ئاوە دەیان چێشا تقریبەن لەباری 100 کیلۆ 70 کیلۆ 80 کیلۆ دەچوو دوای ئەومان کرد وەڵڵا هەستم بۆ خۆم خیار و تەرۆزیشتم کڕی کەپسم ئەتوش هەر بە خۆت کاک حاجیانی کەس نەبوو ڕێنمایت کەس نەبوو ڕێنمایی ئەو ماوەیەک بۆ خۆم دروستم کرد دوایەوە بۆ شتا ئین بەسەر هات لەگەڵ حاجی ئیبراهیم ڕەحمەتی ئەمری خوای کرد بەیەکەوە ئەسواقمان هەبوو لەوێ عینە لە دوکانەکە گەورە بوو خیار و تەرۆزی ئەو شتانەمان دەکڕی ئەوی لێرە بە ئەی نەبوو دەچێت لە بەغدا دەماهێنا دامادا دوای جیابووینەوە ئەو معمەر سیروانی دانا ئەمیش معمەر ی خۆم دانا ساڵی هەشتا هەنجی لە چێن دەربوو معمەلەکەتان کاک حاجی لە تێراوەەکە نەقلیات کەون بوو ئێستا هەر زێ خۆی لە جێ خۆتان هەلێنە بەڵێەوە ئەمە تقریبا لە ساڵی هەفتاونەوە لێوینە ماشەڵڵا خواتە من درێژ وەخت خۆش ئێمە دووسێ عەمەلە بوون ئەوان دووسێ کەسمانە بوو ئیشمان دەکرد لێ وانە و تەق 20 بەرمیلەکمانە بوو
دوای تەتەوەڕمان پێکرد ماشەڵڵا الحەمدولillah ئێستا نەوەچکەیە کاک حاجی سامی وەزم ئەتو لە باب دووەردەگرتیا ئەمن لە بابم وەک لە بابم پێش هەفتایەکان لە مووسڵی دەهێنان ناوتەنەکەی بزانەکەمان دەشت هەموو بەهارات بوو ئازی وعیت هەبوو بە قاڵخۆ ئافریقا گوتی ئای سعدیەت و لۆ هەندە لە مووسڵی دەهێنی لۆ بە خۆ دروست ناکەی وەڵا گوتم بابە ئەوەی خبرەشی باشە هەسەن دە بەمان کڕی بە خۆمە کە بسمان دەکرد دروستمان کرد بس وقتش بيتسو وقتش بيتسو حتى خلق دات ناسي وقت ما خلي خرما ما هو ذكرت صر روج بيسو خلي خرمايا بله بو خلي استعمال ما ذكر بخلي خرماي بله سبب سودو او خلي عامس خليك بايا ابو وانا استعمال ما كرت بله مثلا تايبت او سي زوره هي مثلا لبازاري او سي كحاج عثمان نخي تمرندي هي شاوي هي زلاطه كان هي زلاطه كان هي بيشتري وانا ابو بيشتري هر خيار ومثلا جيزر وكلم وانا ابو هر تشلور وزرتبو ونيا بله استا ما شاء الله بس ترشي اسا معمليه ما تقريبا لو انا 12 نوع ترشي مان هي بله زلاطه تقريبا حتى نوع مان هي الزيتوني او وقت كان اسمها بيشكرت بس زيتوني مع شقه وانا هبو زيتوني رش وكسقبو استا ما شاء الله بس نوع زيتون پیدا بووە ئێستا ئەمە زەیتونی تورکیمان هەیە یۆنانیمان هەیە میسریمان هەیە ئیسپانیمان هەیە تونوسیمان هەیە هەموویمان هەیە ئێستا حاج سامی يعني هیچ فترەکە استعداداتی لۆ بکەن یان هەموو مەوسمەکەی ساڵ وەکو یەکە يعني كاك حاجی باس کرد کە مثلا بەهاران ئەوە دەبوو دوای قەپاتیان دەکرد ئێستا هەمووی مەوسمەکە یەکە ونیا وەچی يعني نییە مثلا ئێستا بکەی لۆ ئەوە چی یەکسەر هەموو يكسر همو هاي بيشا وهانبو بله في قصي ما مسيتوا بيشان ايه بس سي مانجي صاني ورمضاني تمشي وانا قفاده من مانجي نو نبو توا دادا نشتي ايش كمان ذكرت تو كاك حاجي اتو كاك سيد تاتسن ترشي لسه صفر كانتان هي تاس يعني همو دم ترشي هي لسه صفرينجو كلامالي نا دائما لبرت سوا معنا هندا او ما ناس هندا اجتهاد ناس والله بس دادنين زور اغلب زار لما عليك دادنين دا اودك حاج عثمان دادنين اقول اما معدت في شمانيه سرميه او مان هذا بيني بعض زار اللي ما نافيني انا داش من دالان داله ترشي فروشين ترشي مانيا او دبيت هذه بس حاج سامي وزعم ترشي سوره كاستفاده زياده لو ما حسب دلين مثلا ترشي سوره كلو زختي باشا باشا بس لما دام صحتي هنا لقيت دكن هور دكن سلقي لقى هنا تيكلاو دكن قد اوي رجي بيش رمضاني شفته مع ابو تماشاك ترشي مال نيه بخوما ترشي عثمان قلت بخوما ترشي فروشين هسه ما قلت مثلا مال زيلان اشتبرك ترشي بخوين هروم ابو هزم كاتنات هزم تمام كاك سيد اما لمالج مالكاني هوليري ام داكم ديكرت بله ترشي سوري دكرت يعني مالكاني هوليريش لو خويان ديان كرت فعلا بيت قالوا بازاري بخوشيان ديان كرت خاصه موسمي تسوندري وابو و ترشي لهوليري بالذات لهوليري ترشي سور هوليري كان اغلب مال بخويان ديان خاوين جوان طبيعي دريان باش تسوندر وشلغام يعني اما ترشي زردش بخوي يعني اوي موصله ترشي زرد بيش عندها ترشي موصلي لموصلي صورة وانا بس زرد ترشي اصلي من غير لويندر ترشي زرد كاك سيد اتقوم له بجروا هيز بيروريا چی خوشته یادگاریک ذکريات چ خوش مثلا لدکان تو شداد بی لوی لکاتی ترشي دروست کردنی ان ترشي فروشتنی مشتري قصه شكر بيان شتاق يعني ذكريات واخوش معناها اتو تسن صاله ترشي دفروشي بري هو جمعني هو روزشي بار مدينا خواري لتكواني لبيرنيا صالي تسندا تقريبا صاله كان هشتايك ورده باران هات باران دبار يعني بخير خدا عافيك لطيف قوزه بله بابي كاغني هذه لويت يا قلت هاي خواب بدقري اي خويا دفروشي اي با وتبرونا اي باراني دفروشي او يعني هي قد لبيرمناتي كبارا ما او دهات برميله كان اسوق دهات الخواري يعني برميله قوره كان بر او اي خداي دفروشي
كاك هذا عثمان انقوش مثلا شتي خوش انا انقوش اي خواتهم فروشتي انقوش والله طبعا ما هم نوع تشك ما فروشتي الذكريات ما زور هي بس والله هنا اما الصال كمعمل ما دانا اول زار لا تيراوا عندك بريوشان او جنك ابو نايف الكباهيه ابو لبدايات ولا قلم بو لقلم ابو حتى او فتريك لكاركود ستقعد ما ببريت ولا مالك توكينا او سوركي ذكرتين هموي ذكر سور والله هموي ذكرت اما زور سفر ذكرت مع مالك تسميلي ذكرت ما شاء الله بس اختي ما شاء الله بازرنا زور او باشا كاك يعني حازي امن ملاحظكم كردي افرتا كان للسوركي باسن لو يزردك تسيا او لوها اخره اسانه اري والله هر تسودر شير مكيه ولدي ذاك ديكولينو اي دي فنياتي بس او كا مشكله زور كاك حد سامي اي دي فنياتي دي ونيا ما عندي بون زياتره بس سورك ما عندي بون زيادنيه هات وسط خير هوردك لك شيء الغمكي تو او هذا عفوا كاك سيد او ترشي زرداي وتقول دني لو مالان له لو ديام ودك ديانجر بيانا زوري لدسين در سقدبو او زوري در خواد ليرة احتمال احد سامي اما بس او ما ندفرشت اي ترشي اي بارانا لا اي باران بس كله بس او ما ندفرش فعلا ببير ما اوي عندك او كان حشوي عندك اوي عندك اوي ترشي لزاتي خلي لبازاري دهاتن لك نما اوي عندك بخوم هات يعني تو استاش لك نما دبل تقاني صباحي دائما مشتري له من دينار او بخو نيدفرش اوكا امن اوكا عينا شو سك اوي انا دوتسا او داما او خلو بهارات وعنبو حمو تاما كمان دايه يعني حاضر ودي بردم دوت سدا بنم لقيت سدا كيت دانه سر او تشكي حاضر دب مشتري من او كي زياتر بل اساس كاك حد سامي استاش او اشتهي وني بل اساس دينا كنا من او دبن ايه دل ما ترشي دروزك هذا ترشي مشى او كيميه بس ما تيبي ترشي خلاص افرتك ديكاتي افرت روجيه كاتيا الماصي برديا قرابتي برديا تروزي برديا او ترشي قلت بو سكي قلت والله ترشي دروز زكام قلت سدروز زكام قلت والله ميردك مرقتي محشي دروز زكاه سيري او تيلك من يقول ما ترشات عاي سعديه كاك حاجي اتو ذكرياتي خوشتي كاك حاج سامي مثلا والله اتو لقى باب بوي لدكان بوي خد عافيك لقى باب مخو عافيك لقى من دين ان شاء الله باب روج رمضان قلت كرم سامي قلت ما بابا قلت اسوي عازي واحد جوادي اخو عافيك ايه هباري زوبروني ومالي درنجا سين اوي او ما شاء الله بازار قلب على رمضان بازار وقلب مش قلت بابا سبرة كتبي ايه بابا ملي عادز بروجي عادز او صنعات مفروشه قباتك ومغربان جيلك قلت بابا خا مشتري يعني جراب الساعه والله ياك لي ندير قلت ما معازي برك مشيت هي مشيت ساوكم بس اول لما تورب طبعا ديار وقت افطاري وقت افطاري ما شاء الله او وقتي افطاري بدي بانك بدات جماعات عالم خرده بنوا او اذا استاش كاك حال سامي من السؤال ما دبيني لسبيني او دكان او بيش في تاري دتسنوي استاش وهاي استاش سبينات ما شاء الله تسول عندك زار ايه وقتي باش عصري ما شاء الله بالغ دبيتن بيرانا صار نفر ايش دكاتن او درنج ما او درنج ما مش لوان درنج ما عندينا الزوري واشياء ساحه مصلحه دبيني يشكالي حتى او وقتي بيناك لبيت كديش ازدحامه برك تاخير لبيت هي قرص لا او منتكاوي هاتم يقدر لا براياتي هاتم يقدر فلان هاتمه الدبي بريان كاين والله اورو بينز دقه 6 دقه بانجي داب وطلق او من عندنا اوشمك او سيمو ماري بخور عن هندك زي من السري ترشيم دي تلا السري او جهازاني معاش الداقه لبالغ حاجي استاكا استاكوا وزعك استا مثلا ايدي بابو خلش دي بابو وزعك كوا دي تبرتا او صنعتها راستا بابونا ريكلام تاثيري دكايه سعر اين بس زوري هي يعني هو ترشي اويدا كذا الركلامة كي ودكا سعره كبرة يعني أمن لو قناعته ما ترشي خوم عن هي
لەوان زۆر باشترە. کاک سەید هەندێک جێ هەندێک تورشی ڕیکلام تێ 2000 ئەوە کو دەردەینی ینی والله سوالەکەی لە تو دەکەم مەسەلا چ بلم وەنیە بە خۆت دەزانی بە تورشی نازانمەوە یان بە 2000 دینار وەنیە یعنی شتێک مناسب سعرەکەی یعنی بزانێت دەردەینی لە مەسومی ئێستادا بەڵێ کاک حاجی بۆ 2000 دەرناهێنێت لەبەرەوە ئێستا ئەمە دیتیتم یعنی دی خیار وە کەسی بەهینەکە بە 1000 بە 1000 پێ بە 750 نیارە هەر لە گومرجێەوە هەر لە گومرجێ تەرۆزی ئێستا لە وەختی مۆسم ئەو ساڵ لە 1000 لەنەوە نهاتە خوارێ ئەوە تەبعاً وزەی عملی دەوێت کرێخاین ئەوەی بەهاراتە و خێ دەوێت ئەمە بەخوای ساڵێ تقریبا 150 تن خێ دەکرد بەشمان ناکات تەبعاً هەمووی بە پارەیە ئەخرەوە 2000 کو بۆ دەردێنێ ئیلا دەبێ شتێک تێدا بێت لەوانەیە لە باتی خەل لیمەدۆزی بەکارێت کاک حاجزانم مەحشی شتواش بڕە گرانتریشەوە نیە ئەو نیە ئەوش دەوانەیە مەسەلەن سیرەکەی نەوعەکبی ئەوەکەی نەوعەکبی گەلێک دەوێستا مەسرف تووشێت جاران نییە ئێستا زەریبەت هەیە زەمان هەیە کرێت هەیە ئەوکارێت هەیە بەلێتێت هەیە مۆلێت هەیە یعنی مەسرفی تووشی ئێستا خاصە معمەلەکان بارگرانش زۆر زۆرمان لەسەرە بۆ سعرە قەدەر ناهێنێت بە 2000 بەخوای دەمانش معمەل تورشیدان پشما بوومە پشمانی دەرنانی ئەمە لە ئەوە تەرۆزیمان دەکرد بە قسەی مام ئاسەوە بە 1500 بە 1000 تەماشا دەکەین ئەو توش بڕێک توش فرۆش هەیە شلوێ دەفرۆشی بە 2000 دینار نازم كله دەردێن ئەوە فنیاتی دەوێت کاک حاجی فنیاتی دێ ماندیبوونی هەیە خۆشی منداری ساوایە دەبی خزمەتی بکەیت یعنی ئێستا تو کاک حاجی مەسەلەن ئێستا وەزعەکەت کۆ مەسەلەن زۆر بووە باشترە یان زۆری بۆری بووە کووە تو بەخوای زۆر بووە خراتر بووە کەمەکە بوو خۆشتر بوو خۆشەویستی بوو تووشی ئێستا دارە دیوار پڕ بووە کاک سەید ئەتو نسحەتت چێ لەوانی ئێستا دەست بە شەنعەتەی دەکەن و ئیشێ دەکەن ئەوە چێ لەوان نسحەت وڵی ئیشەکەی بە پاچی بکەن بە ساغی بکەن با شتە گران بیتن لە بازارێ ئەگەر مشتری جارێک ببە ڕای لێویتن بە خۆی دەگەڕێتەوە لە بوت بەس ئەمن یعنی نالێم فیلان زۆران مشتری هاتیە کە بۆ ڕیکلام و بۆ شتەی قڵە باڵغێ خۆیان شخصە بۆ لە پێشتوانە ڕاوەسای دەلێ بابل باب ئەمە ئەو تورشی چی بووی بابل باب وڵە تورشی چی نەبووی وڵە ئەنگۆ بەخوای ئەتو تورشی چی نەبووی بابل باب لە ڕیکلامی دەردەسی ئەتوو سایقی موم باقەوە ناوی نادەم بە سایقی موم بەحساب سایقی موم بووی هەر لە تورشی تر نەزانانی بەس ئێستا بووە ئەوە باب و باپیر من باب و باپیریش ئێستا بە خۆت گوتت بەخۆم دەستم ئەمن بەخۆم نەومکە ئەم لە باپیرم نەمەێت لە بابم نەمایە هەولێر هەموو بابی سنعەتی چ بوو ئێستا لەسەر سفرەی تورشیەکە بی خۆت دەناسیەوە تقریبا دەخدەناسی وڵی مەسەلە من سەفرشتم کرد لە زۆر جێگا دانیشتیمە تورشیا هێنایە زانیمەی خۆمانە ئەگەر هەر سێکی لە پێش بیچی هەیەن دەخۆی باوەت پێ بڵێم سەید و ئیخۆت و حاجی طبعا ئەو ئەوانە بێق دیارە ئیوانش دیارە تورشی ئەو هەرزان بووە وای لێ کردی هەموو ئەوتیا بزرم مەطعەمەکان مەسەن کە تورشیان دێ یەکەچکە دێت ئەمن بە 1000 دەمێ ئەو دێ بە 750 داتێ طبعا هەتا ئەو هەبێ لە من ناکرێت بەستامەکەشی دیارە باشتێکش پێ بڵێن زۆر مەطعیم واه بووە تووشی مادایتێ یعنی لەبەر خاتی تووشەکە ئەوەی بازار زیاتر بازاری وڵاتی کاک حاج بەخوای بۆ دەرناێت تو ئەو نەوع تووشەوە بۆ مەهێنا بڕێک خەفیفتریکە هەرزانتر بێت مشتری زۆر دەخوات کاک حادسامی لە ئەخیری ئەتو چ قسەک تێ لەسەر مەسەڵەن وەخت خۆی ئەوها ئەنگۆلەگە یەک ڕێک و پێک بووینەوەها ئەوە بووینە ئەو برادری و برادەرەکانی بام ئێستا ئاز عوسمانە سانە ئەوانە قەدیمن ئەوش دایان بینم گەشت دەمەوەلی لۆ ئەوانەیە ئەوەی دەولاشی باب من
لقى بام هسان دانشتينا استك ووضعك اسا الحمد لله هر بيك وين انسان ما هذا لقيك يا ربي هذا لقيك واشيرين بن ان شاء الله خويا يا ربي خويا بيك وانا بوينا بخواي انتصال ما اسا سيد حسن وين لا تازان يقدر يبيني دستان عاد عثمان شيء ما ميقوره مانو امن سپاسان دەکەم زۆر بەخێر بێن بەڕاست حەزم نەدەکرد بەرنامەکە کۆتایی بێ ئەرکتان کێشە خواتەمەتان درێژ بەڵێ پێ بڵێ مەمە بەنیسبەی تورکیوەرس مەحەوی خۆمان ئەمە ماشەڵڵا تورکیەکەمە باش دەڕوات حتا بۆ خارج دەنێرین ئەو هەلەو دەبانە لە بۆ ئەوانە دەستەخە لە بۆ ئەڵمانیا لە بۆ سوید لە بۆ لە مەتاری کێشەی نییە لە ناو تیارەی بەڵێنا بە تیارانێری شاحینە بەشاحینەرانی عزیز ئیدی ئەوی ویستی شتێکی بە هەدیە بباتە خارج تورشی هەولێری بابا ئەو هەموو جۆرەکانی هەیە خاوێنە پاکە و تەندروستیشە ئێمە ئەوێ ڕۆژ پێشی ڕەمەزان یەک 22 تۆنمان نرد ماشەڵڵا ئەوەش هەر لۆ کوردستان لە ئەڵمانیاکی باشە لۆ کوردستان وەکیلەکەمان لە ئەڵمانیە ئەو تەوزەی بینەرانی عزیز لێرە دێنە کۆتایی بەرنامەکەمان ئێوە شاد و وڵات ئاوادان